خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیحە هاتۆ بە ژمارە 1878 دەفەرمێ سباب المؤمن كالمشرف على هلكة ئەو کەسەی کە گوێن بە مسلمان ئەدات، ژن بێ یا پیاو بێ، خێزانت بێ، کچت بێ، کوڕت بێ، دراوسێت بێ، خزمت بێ، بێگانە بێ، هەر کەسێک بێ، گرنگەوەی گوێن بدەی. نمونەیەکمان بۆ دەهێنێتەوە، یعنی چۆن ئینسانێک لە لێواری بچێتە شوێنێکی زۆر بەرز، خانوویەکی بەرز، شاخێکی بەرز، لە لێواری کەوتنە خوارەوە بێ، یعنی چۆن ئینسانی ئارێرەدا بێ خەریکە بکەوێتە خوارەوە. ئەو ئینسانێکی کە گوێن بە خەڵکی ئەدا لە لێواری هیلاکەتایە، لە لێوارەکەیەتی، یعنی لە کەوتنە خوارەوەدایە، واتە بۆ جەهەنم، بۆ ڕوڕەشی لای خوا، بۆ شەرمەزاری، لە لێواری هیلاکەتە کە ئینسان بە هیلاک چوو بێگومانی ئەواتە بۆ جەهەنم دەڕوات. ئەو کەسەی کە گوێن بە ئیماندارەدا لە لێواری هیلاکەتایە، ئەگەر نێتە دواواز نەهێنێ بە هیلاکەت چێت. مە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم